بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویست، لە پرۆگرامی خۆشەویستیدا بەدیدارتان شاد بووینەوە. تەوەری ئەم جارەمان بە پێویستم زانی باسی ئەوە بکەین کە هەر یەکێک لە ئێمە بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار هەوڵ بدەین خۆمان ڕابێنین کە کەسێکی گونجاوی ناو کۆمەڵگا بین. مرۆڤ ناتوانێت بەتەنها بژی. خوای پەروەردگار ئینسانی وا دروست کردووە ناتوانێت بەتەنها بژی. بە دڵنیاییەوە دەبێت تێکەڵی خەڵکی ببین هەر یەکێک لە ئێمە. بۆ مەبەستی یەکەمیان عیبادەت. ئەم ئیسلامەی ئێمە ئەوە تا لەسەری پێویست کردوین، نابێ ئینسان بەردەوام تەرکی جەماعەت بکە، نابێ بڵێ جەماعەتەکانی نوێژی بە کۆمەڵ لە مزگەوت تا فەرز نین. بەردەوام دەبێت تا توانات هەبێ ئامادەی مزگەوتی گەڕەکەکەت بی، کەواتە لەسەر ئاستی گەڕەکەکەی خۆتدا ئەگەر تەنانەت هاتوچۆی هیچ ماڵێکیش نەکەی، ئەبێ ئەو کەسانی کەوا ئەهلی مزگەوتن و دێنە مزگەوتەکە لەگەڵ گەڕەکەکەی خۆتدا لەسەر ئاستی مزگەوتی گەڕەکەتدا بۆ نوێژی جەماعەت کۆ دەبێەوە لەگەڵیان. خۆ نوێشکردن بەڕێزان لە مزگەوت بیکەی بە کۆمەڵ و بە جەماعەت، هەروەها لە ماڵەوە بە تەنها بیکەی، دیقەتت داوە خۆ نوێژەکە هیچ کەلیمەیەک زیاد و کەمی نییە. ئەی بۆچی نوێژی مزگەوت، نوێژی جەماعەتی مزگەوت لەگەڵ ئیمام و ئەهلی گەڕەکەکەی خۆتا 27 پاداشتی زیاترە لە نوێژێکی تاک کە هەمان نوێژی فەرزۆ لە ماڵەوە دەیکەی. لەبەر ئەوەیە ئیسلام ڕاددێنێ کەسێکی گۆشەگیر مەبە، کەسێکی گونجاو بە لەگەڵ ئەهلی گەڕەکەکەی خۆتا کاتێک کە لە یەک ڕیزی مزگەوتا دەوەستن. دواتر لە نوێژی جەماعەتەوە بڕۆ بۆ نوێژی جومعە. نوێژی جومعە کە بەلە ئیمامی شافعیەوە ڕەحمەتی خوای لێبێ ئەبێ بەلانی کەمەوە 40 کەس حازر بن. واتە تۆ لەسەر ئاستی شارەکەی خۆتا کە جومعە دەکەی لانی کەمی ئەبێ بەریەککەوتنت بەواجبی. ئەمایان وەکو نوێژی جەماعەت نییە بڵێ ئەم جومعەیە دەچم و جومعەیەک ناچم. جومعە فەرزی عەینە، مەگەر کەسێک موسافیر بێ یان کەسێک نەخۆش بێ یان عوزرێکی ئەمنی و ئەوانەی هەبێ لە ژیانی خۆی ئەمین نەبێ، ئالەم کاتەدا نەبێ واجبە هەر یەکێک لە ئێمە ڕۆژی هەینی لە مزگەوتی شارەکەماندا ئامادە بین. ئێستا لەسەر ئاستی گەڕەکەکانە کە جومعەی تێدا دەکرێت بەوەی الحەمدوللا مزگەوتەکان زۆر و هەمویان قەرەباڵغ و جێگای لە مزگەوتەکان نابێتەوە. کەواتە لە مەسەبی ئیمامی شافعیدا بەلانی کەمەوە هەفتانە تۆ واجبە لەسەرت بەریەککەوتنن لەگەڵ 40 کەسا هەبێ. ئەمجا دەچی بۆ سەر ئاستی جیهانی کاتێکەوە لە تەمەنتەوە یەکجار حەجی ماڵی خوال لەسەر فەرزە. ئەگەر هاتو داراییت باش بوو و توانای جەستەیت باش بوو و وڵاتت ئەمین بوو، ڕێگاکە ئەمین بوو، لە حەجا خۆ بەتەنیا حەج ناکرێ بڵێ وەڵام من بەتەنیا حەجی خۆم دەکەم. واجبە لەگەڵ هەموو موسڵمانانی دنیادا. ئەمجا نەک گەڕەکەکە و شارەکەی خۆت و وڵاتی خۆت، ئەو هەموو دەنگ و ڕەنگە جیاوازە کۆ دەبێتەوە، ئەبێت لە ڕۆژی عەرەفەیە لە شاخی عەرەفات لەگەڵ ئەو هەموو خەڵکەیە بگونجێ. پاشان ڕۆژانە پێویستە لەسرت یان هەفتانە یان مانگانە کەسێک دەمرێ بەشداری نوێژی جەنازە بکەیت لەگەڵ ئەو خەڵکەیە لە ڕیزا بوەستی، بەشداری بە خاکسپاردنی مردووان بکەیت. خۆ هەر هیچ نەبێ بۆ کەسوکاری خۆت ئەبێ بچێ سەر گۆڕ سەر قەبرستان بەشداری مەراسیمی بە خاکسپاردن بکەیت. دووەمیان بۆ کار و کاسبی هەر ئەبێت تێکەڵی خەڵک بی. ئێمە بەردەوام پێویستیمان بەوەیە شت بکڕین وەشتیش بفرۆشین. سێمیان بۆ ژن و ژنخوازی، بۆ خۆت هاوسەر دەخوازی ئەبێت تێکەڵاوی خەڵک بی. پاشان براکەت ژندێنێ، خوشکەکەت هاوسەرگیری دەکا، کوڕەکانت نەوەکانت هاوسەرگیری دەکەن. ئایا دەکرێت بڵێ من بەشداری ناکەم؟ نەخێر. ئیسلام هەموو ئەمانەی داناون واجب دەکات لەسەر تۆ ناتوانی بەتەنیا بژی. بۆ ئەم مەبەستانە ئەبێت تێکەڵی ناو کۆمەڵگابی. دەی بەڕێزان بڕواتان هەبێ بڕوا بکەن ئەو خەڵکە هەمووی تەبیعەتی تۆی نییە. ئەچی بۆ نوێژی جەماعەت یەکێ دەنگی بەرزە، یەکێ بە گۆرەوەوە هاتۆتە ژوورەوە، کاکە یەکێ سیر و پیازی خواردووە. والله هەر لە نوێژی جەماعەت ئێمە ڕۆژانە بە هەندێک شت ناڕەحەت دەبین. والله دەچی بۆ جومعە بە هەمان شێوە ئەو خەڵکەی لەو مزگەوتە گەورەیە کۆبۆتەوە، ئایا هەمویان تەبیعەت و خو ئەخلاقیان وەکو تۆیە؟ ئەچی بۆ حەج ئەو هەموو خەڵکە بەریەککەوتن لەگەڵی دەبێ، هەمویان وەک تۆ بیر دەکەنەوە. ئەگەر کەسێکی هێمنی هەمویان وەکو تۆ هێمنن، ئەگەر کەسێکی دەنگنزمی هەمویان وەکو تۆ هاتو هاوار ناکەن،
لە ئۆتێلێکای لەگەڵ ئەو هەموو خەڵکەدا ئەو هەموو وڵاتە ئەو قافڵە حەجەی خۆت تۆ بتەوێ هەمویان وەکو تۆ بن نەبەخواشتیوە نابێ بەخواهی خەڵکی ئەو خەڵکی کە تۆ ڕۆژان لەگەڵ یانە دەژی هەمووی حەزی لەو ڕەنگە نییە کە تۆ حەزل لێتی هەمووی حەزی لەو دەنگە نییە کە تۆ حەزل لێتی هەمووی حەزی لەو خواردنە نییە جاری وای ئێمە لەگەڵ کۆمەڵە هاوڕێی خۆشەویستی خۆتای یان ناچاری لە شوێنەکە کۆت دەکاتەوە ئایا دەکرێ بڵێ ئەو خواردنی بەستەنها من حەزم لێتی دەبێ هەموو خەڵک ئەو خواردنە بخوا ناشتیوا نابێ ئەو خەڵکە هەمووی حەزی لەو خواردنە نییە کە تۆ حەزل لێتی خەڵک هەمووی حەزی لەو حیزبە نییە کە تۆ پێی شادمانی کەواتە ئەو کاتە دەبێت تۆ خۆت بگونجێنی نەک بتەوێ خەڵکی لەگەڵ تۆدا خۆیان بگونجێنن کەسانێکەن ئەلحەمدولیلا خۆی گەورە هیدایەتمان بدا خۆیان دەگونجێنن لەگەڵ خەڵکیدا چەند کەسی وەکو بەڕێستان هەیە لە مزگەوتە تا ئێستا دەنگێکی لێ نابیسترێ بە شتەکانیش ناڕەحەت دەبێت کەسێکی خۆگونجێنە چەند محتەرەمە لە ناو نوێژی جەماعەتە چەند محتەرەمە لە ناو جومعەدا دەچێت بۆ حەج ئەو هەموو خەڵکە جیاوازە لەگەڵ ئەوە دەمی لەگەڵ کەسە تێک ناگیرێ لە ناو بازارە چەند ساڵە کاسپی دەکە ئەو هەموو خەڵکە جەنەبە دوکانداری ئەو خەڵکە هەیە هەر تووڕەیە شتەکەت بۆ فڕێداتەوە لە شوێنی خۆی داینانێ هیوا هەیە گونجاوە بەڵام بەداخەوە کەسانێکمان هەن کە گرفت و سەرئێشە بۆ خۆشیان و بۆ خەڵکیش دروست دەکەن وا ئەزانن دەبێت خەڵک لەگەڵ ئەمانە بگونجێ یعنی من چۆنم پێخۆش بێت تۆ جوابی دێ بڕاتان هەبێت لە ژیانە ئەمەد بۆ ڕوونادا ئێستا کەسێک دێمان دەپرسێ ئەی مامۆستا یعنی من لە ژیانما قسەیەک لە دەمم نایاتە دەرەوە بە چاک نەڵێم چاک و بە خراپ نەڵێم خراپ یعنی حتەمان بەردەوام بێدەنگ بەم ئایا ئیسلامی ئەمە فێری ئەوەی کردوین نەخێر ئێمەی موسڵمان خاوەنی هەڵوێستین بەکاری پەسەند بەکاری معروف و چاکە دەستخۆشی لێ دەکەین قەت کارێکی باشت بینی لە کەسێک مەهێڵە بەسەریا تێپەڕ بێ بەڵێ یا ڕەبی خوا پاداشت بداتەوە نمونەت زۆر بێ دەستت خۆش بێ بەڕاستی ئەو کارە جوان بوو لە ئاستی ناپەسەندیشا بێ هەڵوێست مەبە جا هەر کەسێک کارێکی ناپەسەند و مونکەڕی کرد و کەس دەنگی نەکرد وڵات دەبێتە بەڕاستی جەنگەڵستان ئێمەی ئەهلی ئیسلام دینەکەمان وای فێر کردوین بەردەوام وەکو نوێژ و عیبادەت لەسەرمان واجبە فەرمان بەپەسەند ڕێگری لە ناپەسەند الأمر بالمعروف والنهي عن المنكر بەڵام بەڕێزان نەسیحەت بۆ چییە؟ بۆ دووشتە فەرض وەدیانە کەسێک لە ئاینەکەی شارەزانیە کەسێک عیبادەت دەکا بەڵام باوەڕتان هەبێ نازانێت چۆنی بکە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بە کابرا سێ جار فەرمووی صلی فإنك لم تصلي براکەم هەستە نوێژەکەت بکەوە ڕواتان هەبێ ئەو نوێژ نەبوو کە تۆ کردت هەر ئەوەی ئاوایەکت کرد و هەستایتەوە نوێژ وان نابێ فەرمان دەکەی بە پەسەند برایەک بەڕێز دەکەم خوشکە باشەکەم وەرە بۆ ناو دینی ئیسلام اینجا دووەمیان تەنبیه و تەذکیر بەشی دووەمیان پەیوەندی بەکاری ڕۆژانەوە هەیە ئاگاداری کەسێک دەکەیەوە برا شیرنەکەم بازرگانی خۆشەویست ئاگاد لە خۆت بێ ئەم مامەڵەیە ڕیبایە ئەمە حرامە کچە باشەکەم خوشکە باشەکەم لە دایرەی لە فەرمانگە لەگەڵ کەسێکای هەتا ئەژنۆی ڕوتە تۆ بێدەنگبی ناوەڵڵا ئەبێ پێی بڵێ ئەم کارت ناشەرعیە ئەم کارە پیاوانێکی دڵ نەخۆش و ئەزانن خوا نەخواستە تۆ لەکە لە ئەخلاقتا هەیە کە ئەم جلو بەرگە ئەم قۆڵ و سەر و ڕوسنگە ڕوتە دەبینن کچە باشەکەم پێی بڵێ ئاگادارت دەکەمەوە ڕێنمایی دەدەمێ یەکەم گونەهباری لای خوای دووەم پیاوان و کوڕانی دڵ نەخۆش و ئازانن تۆ ئەخلاقت خوا نەخواستە خراپە بۆیە ئاوا خۆت عارض کردووە با ئەو گومانە خراپانت پێ نەبن و ئەو چاوبرسیانت چاوت تێ نەبڕن و ئەو گورگ ئاسایانە نەتخەڵەتێنن تەذکیری دەکەی بە ئاگای دێنێەوە فڵان کەس وەڵای مزگەوتەکە لێ نزیکە حەیفە هەر لە جەماعەت نادبینم ئەمە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بەڵام بە چۆنی دەبێ بکرێ بەڕێزان خاڵی یەکەم کە ئامۆژگاری کەست کرد نابێ بڵێ وەڵام من کابرایەکی قسە ڕقم قسە حەقم براشیر نەکەم دەکرێ حەق و ڕاستیش بە نەرمی بڵێ لە ئیسلامدا نابێ بێ هەڵوێست بی بەڵام نابێ شکێنەری دڵی خەڵکیش بی کابرا نوێژ ناکە نوێژەکەی ڕێک و پێک نییە یەکەم ئەو نەسیحەتە فەنسەح سیڕەن لا جەهڕەن مافی ئەوەت نییە لە ناو خەڵکە لە ناو مزگەوتە ئادەی وەرە کاکەوەرە ئەو خەڵکەش لەتان کۆ بێتەوە تخواوە نوێژە تۆ کردت تخواوە سوزدە بوو تۆ بردت ئەو بۆ پەنجەدەوا لێ دەکەی لە تەحیاتە ئەوە تاکە تۆ ئەو پیاوەشدانەیە بەگشتا بێتەوە ئەو گەنجش بەگشتا بێتەوە جیایکەوە تەوقەیەکی گەرمی لەگەڵا بکە بیبە لە گۆشەیەکە بڵێ ئەگە یارمەتی بدەی وەڵای ئیشێکی تایبەتی خۆم من پێێتە لەوێدا بە زمانێکی شیرین پێی بڵێ معقول نییە کچێک خوشکێک لە دایرە لە فەرمانگە لە شوێنێک لە گەڵتایە لە کارکردنە
تۆ بچی لەناو ئەو خەڵکەیە بڵێ والله ئەم جلانی تۆ هیچ ڕۆژتێکیان پێوە نییە بڕاتان هەبێت زیاتر شێلگیرتر دەبێت لەسەر ئەوەی کەوا بەرەو خراپی و ڕووتی بڕوە ئەبێت جیای کەیتەوە بە تەنها بە زمانی شیرین واللهی دڵسۆزیت بۆ دەردەبڕم لەبەر خاتی پەروەردگار خەمی حرمەتی تۆمە تۆ کەسێکی بەڕێزی چاکەکانی پێ بڵێ بەڵام قەت نسیحەتی کەس مەکە لە ناو خەڵکە ئەگە دڵسۆزی بە تەنها جایکەوە با خۆت و خوا نەبێت کەس بەم نسیحەتە نەزانێ چونکە هەر کەسێک نسیحەتی کەسێکی کرد لە ناو عامی خەڵکە ئەوە دەوێت ئابڕووی بەرێ ئەو کەسش حەقی خۆیەتی کە لێت قبوڵ نەکە دووەمیان دەتوانی بە کینایە پێ بڵێ بیتەعریض دابی تەسریح بۆ نمونە بە کەسێک دەڵێ کەڕسەیەکی وا خەریکە ڕیبا خواردنە ئەڵێ تۆ ئەزانی لەوە چێ لێت تووڕە بێ بڵێ تۆ ڕیبا خۆری بڵێ ئەزانی بەڕێزم تۆش لەم کاسابەتەدای و لەم بازاڕەدای لەم گوزەرە ئەزانی خەڵکانێکن مامەڵەی وا دەکەن فڵان کەسانێکم بین و ناوی کەس مەڵێ کەسانێکن ئاوا پارە دەدەن بە خەڵکو و ئاوا لێ وەردەگرنەوە ئەم شتە بە قەرز دەدەن و زیادی دەخەنە سەر و یەکسە کابرا بەخوا لە خۆی حاڵی دەبێت و بەرە وەڵام منیش ئەوی شە دەکەم بڵێ ئەزانی ئەوە بەڕاستی یەکێکە لە گوناهە گەورەکان ماڵەکەی خۆشت حەڵاڵەکەشت بەهۆی ئەو حرامەوە دەڕوا بە ئاگامان لە خۆمان بێ ئاگاداری جەنابیشت کەمەوە وریای خۆت بە تووشی ئەو بابەتانە نەبی خەڵک توش بووە ئەوە کابرا لە ناو زەلکاوەکەدایە بەڵام تۆ بە کینایە پێ بڵێ بۆی بپێچەوە لە ناو بەرگێکی جوانە واتە لەگەڵ تۆمە تۆ حاڵی ببە یەکسەر حاڵی دەبێت ئیلا مەگەر بە شێوازێک نەبێ ئاوا ڕاستە و خۆ بە کوردی پێی نەڵێ ئەو کاتەش دەبێت چیبی زمانت شیرین بێ فەقولا لەه قەولە لەینە خۆی پەروەردگار بە موسا و هاڕون دەفەرمێ کاتێک قسەتان لەگەڵ فێرعەونی ستەمکاری خۆ بەخوازاندا کرد کە ئەوە ستەمکارترین و کافرترین خەڵکی سەرزەویە با زمانتان نەرم بێ ئەبێ لە نەسیحەتە زمانی زبر بەکار نەهێنی ئەزیزم ئاگال لێبێ اینجا کار بۆ خەڵک ئاسانکەی وڵا ئەمە بە حساب تۆ ئامۆژگاری دەکەی وای لێ بکەی پێڵە پێم ناکرێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لە بوخاریدا حەدیثەکاتەوە یەسیروا ولا تعسیروا وبەشیروا ولا تنفروا کار بۆ خەڵک ئاسانکەن دین لەسەر خەڵک قورس مەکەن هەروەها موژدە بدەن خەڵکی لە دینی ئیسلام مەتۆرێنن کەسێک الحەمدولله چانی هاتوۆتە مزگەوت تۆزە نوێژەکەی ناتەواوە ئەبێ ئەوەندە بە جوانی تێبگەێنی نەیترسێنی بەخوا ئەم نوێژە هەر بە من ناکرێ ئەوەی کە تۆ باسی دەکەی بە من ناکرێت هەر واز لە نوێژکردنیش بێنێ کەسێک کەوا تۆزە نوری ئیمان لە دڵیاتی جلەکانی شەرعینین تۆ وا لەسەری قورسکەی بڵێ ئەگەر تەنها حیجابیش بی نیقاب نەبی حیجابەکەت قبوڵ نییە ئەوەی بەوس دەست بەجێیە لەم هەنگاوەوە ئاواز زۆر بە هەنگاوی گەورەی بۆ هەڵناندرێ ئەوە تۆ وا لێکرد کە لە ئیسلام زیاتر ڕاکە ئەبێ وریابی کار ئاسانی بۆ خەڵک بکە دینەکەی بە ئاسانی پێ بگەێنە موژدەی ڕەحمەتی خوای بدەیە خەڵکی لە دینی ئیسلام مەتۆرێنە بەڕێزان کەسانێک هەن لە ناو خەڵکیدا پێویستە بۆ هەمیشە لەگەڵیان بی وەکو کە سوکاری نزیکت هەروەها کە هاوسەرگیریت کرد مەبەستم پیا و ژنە هەردووکیان ماڵە خەزورانت بۆ پەیدا دەبن ئەگە پێشتر ئەمانە بێگانە بوون ئەمانە تازە بوون بە کەسوکارت بۆ پیا و ماڵە خەزورانی بۆ ژنیش ماڵە خەزورانی هەرچەندە ئەوانە وەکو پێویستی ژنەبن لەگەڵ تۆ لەبەر خاتری خوا ئەگەر پێویستیان پێت بوو بەدەمیانەوە بچۆ کاریان بۆ بکە دووەمیان ئەگەر وەکو پێویست نین لەگەڵ تا و خراپن لەگەڵت تۆ بیان سپێرە بەخوا تۆ خراپیان لەگەڵامەکە هەر خۆت بگونجێنە کەسێکی خراپ مەبە بەڵام کەسانێکی ترمان هەن کە سوکاری خۆت نین سیلە ڕەحمت لەگەڵیانە نییە ماڵە خەزورانت نین بۆ بژن و بۆ پیا مەبەستم بەڵام کەسانێکن لە بازاڕە هاوڕێتە لە مامەڵەدا ماوەیەک بەیەکەوە هاوڕێبوون لە زانکۆدا یەکترتان ناسیوە کە زانیت تەبیعەتت بە تەبیعەتی ناخوا وەڵی بەڕێزان دەکرێت دوو کەس زۆر باش بن بەڵام ئەو حەزی لە گاڵتەوگەپە ئەم حەزی لە تەنهایی و تەقریبەن وشکیە ئەم حەزی لە سەفەر و سیاحەتە ئەم پێی خۆشە لە ماڵی خۆی نەڕاتە دەرەوە ئەمە هەردووکیان ئازادن ئەم پێی خۆشە جلێکی سوور لەبەرکە ئەم وەڵا پێی خۆشە کراسێکی ڕەش لەبەرکە زانیت ئەگەر بەیەکەوە بن هیچ کە بەیەکەوە بمێنەوە وەڵی لەوە چێ خوا نەخواست دڵعازی ڕووبدا لە یەکتر حاڵی نابن تەبیعەتتان بەیەک ناخوا قورئان پێمان دەڵێ ئاەتی 78 سوڕەتی ئەلکەهف دەفەرمێ کاتێک کە موسا و خضر بەندە ساڵحەکەی پەروەردگار بەیەکەوە سەفەرێکی درێژیان کرد قورئان لە سوڕەتی کەهفە بە درێژی بۆی باس کرد من باسی ئەوە ناکەم مەبەستم لە یەک خاڵە کاتێک کە موسا سەبری نەدەگرت لەسەر کارە نامۆکانی کە بە حساب نامۆ بن و خضر بەندە ساڵحەکەی پەروەردگار ئەنجامی دەدان سێ جار مۆڵەتیدا سێ جار خضر فەرمووی موسا ئەم جارەش مۆڵەتت بێ
ئەم جارەش مۆڵەتت بێ ئەم جارەش مۆڵەتت بێ بەڵام کاتێک کە زانی بە یەکەوە ناگونجێن فەرمووی هذا فراق بینی وبینیک ئەمە جیاکاری بوو لە بنێوانی من و تۆدا جەنابیشە دەگەڵ لەگەڵ برادێکە مادەم کە سوکار و سیری ڕەحم نییە بڵە برا شیرینەکەم خوشکە باشەکەم هذا فراق بینی وبینیک ئەمە خاڵی کۆتایی جیاوازی نێوان من و تۆیە با لە یەکتری جیابینەوە بەڵام بەڕێزان جیابوونەوە خۆمانەی دوژمنایەتی نییە ئێمە وەکو میلەتی کورد من دیقەت دەدەم بە خۆم و بە جەنابیشتانەوە ئەگەر لەگەڵ کەسێکا بووین ئەبێ بەردەوام بە یەکەوە بین خواگە وەکو تعبیرە قورئانەکە بڵێ هذا فراق بینی وبینیک و ئازاین دەبێ ببینە دوژمن ناشیرینەکەم ئەکرێ من و تۆ کاکەجان لەمەوە دوا ناتوانین وەڵڵی تەبیعەتمان بە یەک ناخوا هاوڕێیەتی یەک ناکەین بەڵام خۆ نابین بە دوژمنی یەکتر با مەرحەبایی سەرجادەمان بمێنێ باگە ڕۆژی شێکمان کەوتە یەکتر بەڕوویەکی خۆشەوە پێشوازی لە یەک بکەین ئەمە تعبیرێکی قورئانی زۆر پێویستمان پێیەتی کۆتاوشم پێش ناوبەر بە دقەیەک ئەمە بڵێم ئەتهم شەرقاوی لە کتێبەکەیدا وبالحق أنزلناه لە لاپەڕی 15 وشەیەکی جوانی هەیە دەڵێ العلاقات كالأغذية المعلبة لها تاريخ صلاحية وكل خطوة بعدها ستكون سامة ومؤذية غيری خزم و کەسوکاری دەرەجەیەکی خۆت نەبێ هەموو پەیوەندێکی هاوڕێیەتی لەگەڵ خەڵکە وەکو خواردنی لە قوتوندرا وایە هەر خواردنەکە لە قوتوایە سەیریکە لە ژێرەوە بەرواری لەسەرچوونی لەسەرە والله هەر کەسێک لەم ژیانە جاجاتۆ هەر کەسێ مەرحەبایت کرد حتا قیامەت ئەم هەموو هەزارەها دۆستە ناکرێت وەکو تاریخی سەلاحیەتە تا ئەم دقەیە من و تۆ پێویستە بە یەکەوە بین بەڵام بەروارەکەت بەسەر چوو ها قوتوویەک کە بەرواری بەسەر چوو ئەگە بی خۆی ژەهراویت دەکا و تووشی ئازارت دەکا خەڵکانێک هەن تا ئەم بەروارە باشە لەگەڵیان بی بەخوا لەوە دو ئەم دوو تەبیعەتەی ئێوە بە یەک ناخۆن جا بۆ دڵمان لێ عاجز بێ کاکە تۆ خوا حافیزت بێ هذا فراق بینی وبینیک بەڵام مانای ئەوە نیە دوژمنین مانای ئەوەی نە غەیبەتی یەکتر بکەین مانای ئەوە نیە لەسەر جادە مەرحەبای یەکتر نەکەین بەڕێزان دەچینە ناوبڕ و دواتر دێمەوە خزمەتتان جەنابیشتان دەتوانن لەو کاتەدا بەو دوو ژمارەی کە لەسەر شاشەکە دەیبینن پەیوەندی ڕاستە خۆمان پێوە بکەن بە ئیزن و ڕەحمەتی خوای پەروەردگار بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی بەڕێز هاتینەوە خزمەتتان و ئێستا پەیوەندیەکان وەردەگرین برایەکی بەڕێزمان لە کۆنتڕۆڵەوە پێیان وتم کە دیارە دەمێکە لەسەر خەتە و چاوەڕێیە کاکە سەرهات با یەکسەر فەرمێ عەلەیکم السلام و ڕەحمەت الله کاک سەرهەدی خۆشەویست و عەزیز مامۆسای بەڕێز وەڵا من شتێکم بیستووە مەسەلەن بۆ دوو سوالمە یەکەمیان ئەوەیە دەستنوێژ ئەڵەن بە قورقێنە ئیتر ئەگەر جەناب تێبگەی لێم ئەوەی غازانە دەمەوە دەچێت ئەڵەن ئەیشتێنێ دەستنوێژ ئایا ئەشتێ یان نا سوالی دووەمشم ئەوەیە ئایا لەگەڵ خێزانە چ کاتێکا دەستنوێژ ئەشکێت دەست لێدان لە خێزانت بەڵێ بەسەر چاو کاکە سەرهەدیان هەردووچیان ئینشاءڵڵا بە جوانی بۆ ڕوون دەکەمەوە بەویستی خوای گەورە خوا پاداش داتەوە کاکە سەرهەدیان خوای گەورە ئاگای لێت بێ دەست خۆش گیانەکەم بەڵێ بەڕێزان تەوەرەکەمان لەسەر خۆگونجاندن بوو لەگەڵ خەڵکە هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە لە ناو خەڵکین وەکو عەرزم کردن زۆر پێویستمان بەوەیە لە ڕۆژگاری چۆکە ئەمڕۆدا کە خەڵکێک دەرونی ماندووە خەڵکێ لە ماڵەوە بە تووڕەی دێتە دەرەوە ئێمە هەر یەکەمان بۆ باری عیبادەت و چوونە مزگەوت بێ بۆ شین و شایی و دەستیاوی یەکتر بێ بەڕێزان بۆ کڕین و فرۆشتن بێ بۆ دائیرە و خوێندن و زانکۆ بێ هەر یەکەمان ڕۆژانە بەریەکەوتنمان لەگەڵ خەڵکانێکی زۆرا دەبێ نەبێ وا سیرکەین ئەو خەڵکە من چۆنم پێخۆشە خەڵک وەکو من بێ نەخێر بە پێچەوانەوە ئینسانی ئیماندار کەسێکی گونجاوە تۆ خۆت بگونجێنە زانایان فەرمویانە بۆ ئەوەی گەورەتر بی لە چاوی خەڵکە ئاماژە بە گەورەی کەسانی تر بکە بەڕێزان چەند جوانە ئەگەر دەتەوێت خەڵک بە گەورە سەیرت کە تۆ خۆت بە گەورە باسی خەڵکی بکە بەڵام بەخوا تۆ بە چاوی سوک سەیری خەڵکی کەی خەڵکت بەلاوە هیچ نەبێ کەبرە سەلامت لێ دەکات لە قورئانی ئێمەدا ئەم قورئانە پڕبەرەکەت و بەخششە دەفەرمێ کەسە سڵاوی لێ کردی فحەیوا بئەحسەنە منها قەد وەکو خۆی وەڵامی مەدەوە تۆ باس سڵاو جوابدانەوەکەت گەرم و گوڕتر بێ حرمەتی زیاتری تێدا بێت شیرینتر بێ ئەو دڵە ئەسەلام عەلەیک تۆ بڵێ وعەلەیکم السەلام و ڕەحمەت الله وبەڕەکاتو با وشەکانت زیاتر بن با دەمت شیرینتر بێ با ڕوود کراوەتر بێ بۆ ئەوەی هانی بدەی لەسەر چاکە بەڵام بەخوا خەڵک سڵاوی گەرم لێ دەکات و ئاوایەکی بۆ بکەی ئەو خۆت بچووک دەکەیەوە ئەگەر دەتەوێت لە چاوی خەڵکا گەورەبی خەڵکت لەلا گەورە بێ و کەسێکی گونجاو دەبی پەیوەندێکمان لەگەڵێ بەڵێ بەڕێزم السلام عليكم كاك يوسف جان فرموا عليكم السلام ورحمة الله كاك يوسف
ما تدب الشعر وانا ابو السيارية كم تكاكي يوسف جان ما تدب الشعر كمان من ذلك في وقت عطاته كان يعني دبريت تشتويان ستري داكي دسي كي دجنجي دشي عنا حفاظة دايكي بمناڵەکە هەڵدەگرێ بله دسي بدبري بكيان بس كي دجنجي دشي ديانا بەنسبە مناڵی کوڕ و کچەوە بله بەڵێ بەسەر چاو جا بۆ دڕون دەکەمەوە في شعر دوي مش دبون من امن بجني براند دجنجي دشي عنا بە براژنەکەت خێزانی براکەت بله بەسەر چاو کاکە یوسوفجان پرسیارێکی جوانە زۆر بەسەر چاوان ممنون زۆر ممنون سواز بۆ جەنابەت کاکە یوسوفجیان خوای گەورە ئەگەر لێت بێ براشیرنەکەم بەڵێ دەست نوێش لە براژن دووەم خاڵیان بەڕێزان ئەگەر هەناوت ڕەش بێ پەیڤەکانت هەتا سەر سپی نابن ئەم قسانەش قسەی من نین کتێبێکەیە زۆر کتێبێکی چاکە ساڵانێک لەمەوە بەرکڕیم وانەکانی ژیان پرۆفیسۆر دکتۆر هیمداد عەبدولقادر محەممەد لە لاپەڕەی 1 لە لاپەڕەی 6 لە لاپەڕەی 20 لە لاپەڕەی 21 ئەم چوار پەیڤە جوانەم لەو کتێبە جوانەی پرۆفیسۆر دکتۆر هیمداد عەبدولقەهار محەممەد کە دانیشتووی شاری هەولێرە وەرگرتووە بە ناونیشانی وانەکانی ژیان ئێستا پەیوەندێکمان لەگەڵە بەڵێ خاتونور فەرموو السلام عليكم ورحمة الله وبركاته وكاتب باز مامۆستا ئای خوشکە بە ڕێزەکەی خۆم خاتونور سڵای خوای پەروەردگار لە جەنابیشت بێدادەی گیان مامۆستا دەستخۆشی بەرنامەکە لێرەکەم ڕەنگە من ناسیەوە بابا خوشکە نابینە بە ڕێزەکەم دڵ ڕووناکەکەم سپاس دەکەم دەستماز دەکەم مامۆستا دەستخۆشی زۆری بەرنامەکە لێرەکەم مامۆستا بە دوو پرسیار لەگەڵت بەشدارم یەخوا سەلامەت بی هەرەوەی بەشداریت کردووە ئیشەڵا نور و ڕووناکیت خاتون نور بە بەرنامەکە بەخشی دوعا خێرەکانی تۆ ئیشەڵا بەرنامەکەی دەباتە پێشەوە لەسەرە ئایا یعنی ڕێنمایەکم برێت دوعایەتی چاو زارم بخینەوە بۆ چاوەزە بەسەر چاو ئیشەڵا لە درێژەی پەیوەندەکان خاتون نور جەنابەت هەر لەگەڵمان دەبێ ئاماژە دەکەین زۆریان لە کاتی سەونە زوستەکان دەڵێم گەردەنی هەموو عالەمەی ئازادەی ئایا گوناحبار نابم بەسەر چاو لەو پرسیارە جوانەشت بۆ شی دەکەمەوە خاتون نور خوشکی عزیزم السلام عليكم ورحمة الله وبركاته خی گەورە بتان پارێزێ دادەگیان بەڵێ پەیوەندێکی ترمان دایکی درود فەرموو خوشکە باشەکەم سلام عليك مامۆستا گیان عەلەیکم السلام ورحمة الله دایکی درود عزیزی من خوشکە باشەکەم تەمەزیێژی مامۆستا گیان هەر سەرکەوتوبی هەر دوعای خێری بۆکەم خۆی گەورە یارمەتی بدا و سەرکەوتوبی مامۆستا گیان دادەگیان یا ڕەبی فریشتەکانی پەروەردگاری شەڵا لە پشتی تۆوە کە تۆ دوعا لە پەنهانە بۆ ئێمە دەکەی خوا دەڵێن یا ڕەبی خوا هەمان چاکەش توش تۆکە گوێ لە وتارەکان تەگرن دوعای خێرمان بۆ بکە خۆی یارمەتی بدا ئینشەڵڵا خوا بە دوعای ساڵحان بێ خۆی گەورە بەزێ و ڕەحمەتی خۆی لەگەڵ هەموو ئێمەش و ئیماندارانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم بنوێنێ قوربان مامۆستا گیان وەڵی پرسیاری یەکەمم کوڕێکم نەخۆشە دوعای خێری بۆ بکە ئینشەڵڵا بەسم خوا گەورە شیفای بدا گەنجەتیان بە ناوی پیرۆزی ئەشافی لەم کاتە پیرۆزەدا ئێوەی بینەری ئینشاءڵڵا ئامینی بۆ بکەن دایکی درود کوڕێکی نەخۆشە یا ڕەبی خوای گەورە شیفای ئەو کوڕە باشە بدەی یا شافی یا ئەڵڵا ئەو کەسی شیفاکە تەنها بەدەستی تۆیە یا ڕەبی پەروەردگارە شیفای بدەی ئینشاءڵڵا لە نوێژی جومعەشە لەگەڵ نەخۆشی مسلمانانە ئەو کوڕە باشەی دایکی درودیش ئینشاءڵڵا لە دوعاکاندا دەبێت گەنجێکە ئیتر تۆزی ئاوا تووشی نەخۆشی دەرونی بۆ تۆزی واسواسی لەگەڵای دوعای خێری بۆ خوای پەروەردگار ڕەحم بەدڵ و دەرونی ئەویش و هەموو نەخۆشانی دەرونی بکەی بەسەر چاوداشی درود ئینشاءڵڵا بە هەموو بینەراندا پرسیارێک شمێ مامۆستا گیان من تۆزە لە نوێژە واسواسم ئیتر تۆزی لە نوێژەکانە هەڵا ئەەکەم ئەتەسم هەڵە زیاوم کردێکەمم کردێت خۆنەواری نیە مامۆستا گیان ئیتر لەبەر ئەوە با پرسیارێکی دەکەم لەبارەوە مامۆستا گیان دەستخۆشی بەسەر چاودادەگیان ئینشاءڵڵا دایکی دوودەوەش بۆ ڕوون دەکەمەوە کەسانی کە لە نوێژە زیاد و کەی مەڕکاتەکانیان لێ تێک دەچێ شەرع چۆنی باس کردو ئینشاءڵڵا تیشکێکی دەخەینە سەر لە درێژەی بەرنامەکەدا خی گەورە یارمەتی بۆ مامۆستا ڕازی بێ دادەگیان دایکی درود خی گەورە بێ خوشکە باشەکەم توبی و خی گەورە بوو پارێزیان سپاس دەکەم لەگەڵ ئێوەی بەڕێزیشە خوا لەگەڵ دادەگیان خوشکێکی بەڕێزمان لەگەڵا بە ناوی دایکی پەروینەوە فەرموو دادەگیان سڵاوی خوا لەوێ دایکی پەروین خوشکە باشەکەم الحەمدولیلا جەنابتان شکر باشن پرسیارەکەت کە دایکی پەروین من هەشنۆ منداڵەمەیە خۆم گرێدایە ئایا گونەحیان گونەحنیە یەک جارە جوام دەیەوە تەندروستیت باشە سیحەتت باشە دەتوانی ئینشاڵڵا بەسەریان ڕابگەی بە خێویان بکەی
یعنی یان ناڕەحەت بووی یان نەخۆشی لەگەڵایە وڵا چعیبمانی و نەخۆشی بەس هەموو کچکەنە لە دویەکن بە دوویەکە بوون گوتمی تێک تامانیان گەورەتری بەسەر چاو پرسیارێکی جوانە بەسەر چاوی شەڵادایکی پەروێن تشکێکی باش دەخەمە سەر ئەو بابەتی منعکردنی منداڵ باشگەلک ممنون سپاس بۆ جەنابی شەدادە گیان خوا لەگەڵ خوشکە باشەکەم خوا لەگەڵ خات و کاڵەی هەمیشە بینەری بەرنامەکانمان فەرموو. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله دادەکاڵە. سەلامەتی خوا جزات بداتەوە. سپاس بۆ تۆش. مامۆستا دوو پرسیارم هەیە. عەفوم کە دادەکاڵەوە زەم تۆزەی نەکەمان تێک چوو. پرسیار یەکەم مامۆستا بەیان تۆزە درەنگ نە جاروبارەش زۆر نە درەنگ بە خەبەرتیان بۆ نوێژ ئایا دەکرێت نوێژەکە بکەم یا هەڵیگرم بە قەڵا لەگەڵ نیوەڕۆیا بیکەم. پرسیارێکی جوانە بەسەر چاو. مامۆستا پرسیارێکی شمێ برایەکم بۆ بە حاجی. پێشتر هەر حاجی بێ برازنەکان مامۆستا ماچیان نەکرد ئەوش هەر ماچ برازنەکان لێکرد ئایا گوناحبارە یانە کە لە حەج هاتەوە بۆ عمرە پێش هەر بچێ بۆ عمرە برازنەکانم خۆش برازنەکانم پێڵێن مامە هەر بە مامە بانگیەکەن ئیتر زۆر ڕێزان لێگرێ ماچیان نەکات ئەوانش ماچ براکەمەکەن بڵێنی خێزانی براکانی بڵێ برازنەکانم براژنەکانت براکی ترمەکەن بەڵێ بەڵێ بەسەر چاو پرسیارێکی شەرعی جوانە و کەڵک کەس لێ خافڵە برا کەمیش هەر زۆعنی زۆر ڕێزان لێگری ئەوان خۆز بە براکەمەگرن بە براکە مەڵێن مامە هەر بە مامە بانگیەکەن ئایا گوناحبارن هەردوولایانیانە مامۆستا بەسەر چاو ئەوەش تیشکێکی باش دەخەمە سەر ئەو بابەتە خوا جەزات داتەوە مامۆستا بێبەش مەکە لە دوعاکانتیش خوا بە دوعای ساڵحان بێ یا ڕەبی خۆی گەورە ئاواتە خێرەکانتان بێنێتە جێگای خات و کاڵەیە خوشکە باشەکان خوا گەدار بێت دادەیکەن سەر چەند باشی خوا لەگەڵ بێخوا دیارە بەڕێزان ناتوانین پەیوەندی زۆرتر وەگەین چکە وەڵامەکان درێژە لە شێشن و شتی تریشمان ماوە دوا پەیوەندی خات و دیمەن با بفەرمێ مامۆستام کاتە باش ئەم کاتە باشتر خوشکە باشەکەم مامۆستا جان وەڵاهی پرسیارێکم هەیە کە زۆر لام ناڕوونە زۆریش هەوڵم داوە بەڵام وەڵامەکەم دەست ناکەوێت لەسەر مەسەلەی برۆکردن ئەوە لای هەمومان معلومە کە نەفرەتی لەسەرە بەڵام ئێستا بۆ نمونە من ئەگەر بێت و برۆم نەکەم برۆم لە بروی مێردەکەم زیاترە ئەگەر بێت و بە دەرمان زەردی کە یاخود بە مەقەس لە درێژیەکانی کورتکەینەوە و تۆزێڕیشکەینەوە ئەگەر لەسەر ئەو ڕوونکردنمان بۆ بدەی زۆر زۆر مەلوونتەبین هەرچەند لەسەرەوە وتارم هەبەوە ڕوونکردنەوەشم داوە بەڵام بە حرمەتی خات و دیمەن و تەلەفۆنەکەت ئینشاءڵڵا تیشکێکی باشی دەخەمە سەر ئەو بابەتە زۆر سپاس دەکەم مامۆستا خات و دیمەن خوا لەگەڵ بێ دادەگیان سەرچاو ئاگدار بێ خوشکەکەم بەڕێزان داوای لێبوردنتان لێ دەکەین لەوەندە تەلەفۆنە زیاتر وەرناگرین با حەقی بەرنامەکە بدەین و ئەو کاتێک کە پێمان بەخشراوە لەلایەن کەناڵەوە ئەو بابەتە وەکو خۆی بە حرمەتی جەنابتان تەلەفۆنەکان حەقی وەڵامدانەوەی پێویستیان پێ بدەین بە ئیزن و ڕەحمەتی خوای پەروەردگار داوای لێبوردنتان لێ دەکەم ئینشاڵڵا لە داهاتوودا لە بەرنامەکانی تردا کە ئەگە بە خزمەتتان گەیشتینەوە لەسەر خێر پەیوەندیەکانتان وەردەگیرێ و پرسیارەکانتان وەڵام دەدرێتەوە ئەوەی لە زانستی ئێمەدا بێ خوای گەورە زانستمان زیادکە بەڕێزان عەرزم کردن کتێبی وانەکانی ژیان پرۆفیسۆر دکتۆر هیمداد عەبدولقەهار محەممەد کتێبێکی بە نرخە ئەو دوو بابەتەی کە دەڵە ئەگەر هەناوت ڕەش بێ پەیڤەکانت هەتا سەر سپی نابن بەڕێزانەکەمان لە خۆمان بێ کەسانێکن دایانەوێ بە حساب زمان شیرینی بکەن بەڵام بڕواتان هەبێ ئەگەر ئەوەی لێرەدایە کە ناختە کە دڵتە کە دەروونتە ئەگەر ڕەش بێ قسەکانت تا سەر بە سپێتی نامێننەوە بۆ ئەوەی بگونجێ لەگەڵ خەڵکە پێش ئەوەی زمانت پاکەیتەوە ناخت پاکەوە چونکە لەوە چێ ماوەیەک بتوانانی خەڵکی بخەڵەتێنی بە قسەی باقوبرێ بەڵام ئەگەر دەروونت پاک نەبێ ڕۆژێک ناخەکەت ئاشکرا دەبێ و ڕەشیەکانی دڵ و دەروونت دێنە سەر زمانت خوا بمان پارێزێ سێمیان لەناو کۆمەلگادا درۆ بوختان دووچەکی دەستی نەزان و ترسنۆکەکانن بۆ ئێمەیان کە ببنەما بۆ هەڵوێست و بڕیارەکانت ئینسانی نەزان ڕێزی تایبەتیم هەیە بۆ ڕووی جەنابتان دوو لە ڕوویەوە پەرژین بێ ئینسانی نەزان بەردەوام پەنا بۆ درۆ دەبا ئینسانی ترسنۆکیش بەردەوام پەنا بۆ بوختانکردن بۆ بەرامبەر دەبا ئەمانە قەدمەیان کە ببنەما بۆ هەڵوێست و بڕیارەکانت دایمە لە ژیانە ئازا بە پەنا بۆ درۆ مەبە هەروەها خەتیش ترسنۆکانە بیرمەکەوە وەشکاندنی بەرامبەرەکەت قەت پەنا بۆ بوختان و قسە هەڵبەستن مەبە ئەو پیشەی ترسنۆکەکانە ئەو کەسانی کە گونجاوی ناو کۆمەڵگان لە دوو سیفەت بە دوورن لە درۆ و لە بوختان چوارەمیان مەهێڵە هیچ هاوڕێیەکت قسەت بۆ بهێنێ
چونکە نەدەبوو ڕێگە بدات ئەو قسانە بکرێن لە بەردەمی ئەو کەسێ وتی وڵا لە مەدیسیەکەمون باسی تۆیان دەکرد و فڵان کەس ئاوای پێدەوتی بڵێ بوەستە ئەگەر تۆ دڵسۆزی من بووایە ئەوە هەل لەوێ ڕەدت بدانایەوە وەکو زانایە کابرای قسەیەکی بۆ جێڕایوتی مامۆستا فڵان کەس ئاوای پێدەوتی لە مەدیسێکی قەڵەباڵغ و دانیشتنێکی زۆردا زۆر قسەی نەشیایی بۆتەوەوت قسەکانی وەک خۆی بۆ جێڕایەوە مامۆستاکە فەرمووی براکەم وڵی تۆش لەبەر چاوم کەوتی ئەوە ڕقێک لە دڵما دروست بوو بەرامبەر بەو کەسێک کەوات تۆ دەڵێ وایوت بەڵام ئەو تیری تێگرتم تیرەکانم بەر نەکەوتن چونکە بەرە ڕووی خۆم نەیوت من گوێم لە هیچ نەبوو لە ماڵی خۆما بووم ئاگام لە هیچ نەبوو بەڵام تۆ چووی ئەو تیرانی لەم لاولای من کەوتن تیرروکەوان ئەو کاتە ئەوە هەبووە تۆ تیرەکانت هەڵگرتنەوانێ و ڕێک هاتی تۆ خستە ناو دڵی منەوە تۆ لە منتدا ئەگەر وان نەبووە تیرەکان تێپەڕی بوون کابرا لەوە چی ئێستا پەشیمان بێ بەڵام بەداخەوە تۆ دەبووە لەوێ دیفاع لە من بکردایە بۆ ئەوەی بگونجێ لە ناو خەڵکە بەڕێزان پێتان دەڵێم ئەمە وەکو دوا پەیوی پرۆگرامەکەی خۆشەویستی و دواتە دەچمە سەر وەڵامی پرسیاری بینەرانی ئازیز هەندێک جار لە ژیانە پێویستە چاوت نابیناکەی ئەوەندە بەوردی مەڕوانە بۆ کەم و کوڕیەکان بڕاتان هەبێ ئیدارە ناکەی هەندێک جار پێویستە گوێیەکانت ڕێزم هەیە ئەو شەیە بەکاربێنم کەڕکەی ینی هەندێک قسە دەوترێت تۆ بەدڵن نییە بەخوا جاروبار ئەبێ وابزانی گوێت هیچ نابیستێ کەڕە هەندێک جار بێ زمانت لاڵکەی قسەیەکە هاتوۆتە سەر زمانت پەست بووی یەک تۆز بیخۆ وابزانە زمانت کار ناکە وابزانت کەسێکی زمانت لاڵە هەندێک جار ئەبێ خۆت نابیناکەی گوێیەکانت نابیستکەی زمانت ناگۆکەی ئەینا هەر شتێک مووقیفێک بە دڵی تۆ نەبوو قسەی لەسەر بکەی هەر گوێل لە ورتەیەک بوو کۆمنتێک بوو وەڵامێک بدەیتەوە لەناو کۆمەڵگادا ژیان ناچێتە سەر ئاوە بۆیە دەبێت لە هەندێک حاڵەتە بە کوردەواری خۆت لە نائاگایی بدەی بۆ ئەوەی ژیانت لەگەڵ خەڵکە بەردەوام بێ ئینشاڵڵا دێنە سەر وەڵامی پرسیاری بەڕێزان کاکە سەرهەد یەکەم پەیوەندیمان فەرمووی دەستنوێش بە قڕقێنە هێنانەوەی لە مەعیدەوە کە دێتە دەمەوە دەشکێن نەخێر بەڕێزان مەعیدە بەشی سەرەوەی شتێکە کە دواتریش لە مەعیدەوە بۆ ڕیخۆڵەکان بابەتێکی ترە ئەوەی کەوا لە خوار مەعیدەوە لە جەستەی مرۆڤ بێتە دەرەوە ئەوە دەستنوێژی پێدەشکێ ئەوەی کەوا لە مەعیدەوە بەهۆی زۆرخۆریەوە یان بەهۆی تێکچوونی سەمامەی سەرگەدەوە یان بەهۆی نەخۆشی سوورێنچکەوە خوا ڕەحم بەوانەکە کەەوە نەخۆشییان هەیە یان کەسێک ستەمی لە خۆی کردووە ناو پەنجکی فەقیرە هەوای نەماوە دەیهێنێتەوە دەرەوە ئەوە لەو کاتەدا دەستنوێژەکەی لە مەستەبی ئیمامی شافعیدا ڕەحمەتی خوای لێ بێت دەستنوێژ بە قڕقێنە ناشکێ دەستنوێژ لە خێزانت کەی دەشکێ بەڕێزان کاکە سەرهەدی خۆشەویست و هەموو بینەران لە مەسەبی ئیمام شافعیدا ڕەحمەتی خوای لێ بێت بەڵام مەسەبی ئیمامی شافعی ئەمە زانە گەورەکانی ئیسلامن مەسەبەکانی ئیسلام زۆرن جگە لە چوار مەسەبەکەش بەڵام ئێمە وەکو کوردی موسڵمان با خۆمان پابەند بکەین بە مەزهەبێکی دیاریکراو کە پێشەوامان ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێت لەگەڵ ڕێز و حرمەتی تەواومان بۆ هەموو ئەو بەڕێزانش کە بە مەزهەبێکی تر واتە بە تێگەیشتنی زانایەکی تر لە قورئان وات ئەم مەزهەبانە قسە یعنی ئەوان دینیان دانەتاشیوە تێگەیشتنی ئیمامی شافعی لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و داڕشنەوەیان لە چوارچێوەی شریعەتی ئیسلامیدا فتواکانیان بۆ ئێمە داوە لە مەسەبی ئیمامی شافعیدا کاکە سەرهەدی بینەرانی بەڕێز هەر وەختێک عەمدەن یان ناعەمدەن ئەو لامەستم النساء لەمس کە من بەڕاستی ئەو ڕێیەی ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ خۆم کاری پێ دەکەم هیچ کار نەبوو لە ژیاندا پەنجەم بەرخێزانم پێوە دەستنوێژ نەشۆمەوە عەمد بێ و یان بەغەیری عەمد بێ ئەوەی بەڕێزیش ئاوا بکەن پاداش دەستنوێژ شەڵگرتنەوەتان بۆ دەنووسرێ بەڵام ئەوە ئیمام شافعی دەفەرمێت لەمس ئێستا موبایلی لەمس هەیە هەر پەنجەت بەری کەوێسەیەکی شتێک دەڕوە بەبێ ئەوەی کە ئاگال لێبوو بێ ئەوی ئەفەرمێ ئەو لامەستم النساء لەمس واتە دەستکەوت بەریەککەوتنێکە پەنجە لێدانێکە بە ئارەزوو بێ یان بەبێ ئارەزوو بێ ویست بێتە دیان نەدویست بێ واتە لە مەسەبی شافعیدا پەنجەت بەری کەوتەوە بەڵام لە مەسەبی ئەبوو حەنیفە و زانایانی تردا ڕەحمەتی خوایان لێ بێ دەفەرمون ئەگەر ئەو بەریەککەوتنە بە ئارەزوو نەبوو جا ئەمە دەتوانین ئێمە سوود لەم فتوا و بۆ چوونانەی ئەبوو حەنیفە و زانایانی تر ڕەحمەتی خوا لە هەمویان و ئیمام شافعی خۆشمان بێ ئەتوانی سوود لەوە وەرگرین جەنابەت دەستنوێژت گرتووە کاتی نوێژ نەهاتۆ دەستنوێژی پاک و پوختت گرتووە ئەچی لای سارەکە لە قاپیکردنەوەدا خێزان شتێکە دەداتێ وڵا پەنجەت بەر پەنجەیکەوت دیسان بگەڕێیتەوە دوا دەکەوی ئەڕۆی بۆ ناو بازاڕ سەیەکی لەوێ تەوالێتی خاوێن نییە شوێن دەستنوێژ نییە ئەچێ ماڵێکەوە ماڵەکە خۆیی نییە زۆر ناکرێت بە ناو ماڵە بڕۆی لە پشتەوە دەستنوێژ شەڵ بگری ئالەم کاتانەدا مەیکە بە مشکلە لە خێزانە تۆڕەبی و عازی دروستەی نەخێر لەم کاتەدا لە مەسەبی ئەبوو حەنیفەدا مادام عەمدەن
نەبووە کارەکە دەستنوێژ ناشکێ تۆ دەستنوێژەکەت مەگرەوە کەسێک بڕیان نەخۆشە نەخۆشی لەگەڵە بە سارد و سەرما ئاوی گەرم وەکو پێویست نییە ناتوانێت ئەژنۆی دێشە فەقیرە دەستنوێژی مەغریبی هەیە و دەیێنێژ عیشاشی پێ بکەن لە چادانە دەستێکە لە پەرداخە ئاوێکە پەنجەی بەر پەنجەی خێزانی کەوت ئەمەش مەکەن بە کێشەیەکی خەزانی مادام تۆ تەندروستیت باش نییە بەویستی خۆیان گەورتە دەستنوێژەکەی تۆش نەشکاوە بەڵام بۆ کەسە ساغ و سەلامەتەکان بۆ ئەو بارودۆخانی کە دەستنوێژگرتنەوە ئاسانە تکاتان لێ دەکەم وەکو شافعی ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی دەستنوێژ لە خێزانت بە ئەن قەست بێ یان بە نائەن قەست بە ئارەزوو بێیان بەبێ ئارەزوو هەر شوێنێک بەریەک کەوت ئیلا نینۆگ نەبێ و لەگەڵ قش کابرا دەست بە قژی خێزانەکەی دابێنێ گەر بەر گۆژ نەکەوێت دەستنوێژەکەی ناشکێت پەنجەی خستە نینۆکی وایە درێژە پەنجەی خستە سەر نینۆکی بەر گۆشتەکە نەکەوت پێ دەستنوێژ ناشکێ کە لەو حاڵەتانشدا ئینسان خۆ لەوانەش پارێزێ باشە بەڵام ئەوەیە قژ و نینۆک دەستنوێژی پێ ناشکێ ئەوەی تری بەر هەر شوێنێکی جەستەیەکەوێ دەستنوێژەکە دەشتێوت خێری دەستنوێژ تازەکردنەوەش یەکجار زۆرە ئەوەش کە نەخۆش بوو لەسەر سەفەر بوو شوێنەکە گونجاو نەبوو پیاوی وەکو ئەبوو حەنیفە قسەی ڕەت ناکرێتەوە ڕەحمەتی خوا لێ بێ و لەو زانایانش کە فەرمویانە مادام بە ئارەزوو نیە دەستنوێژت ناشکێ ئەو وەڵامەکەت کاکە سەرهەدگیان کاکە یوسف فەرمووی ئافرەت دایک کاتێک کە حەفاظە بە منداڵ هەڵدەگرێ بەڕێزان ئەگەر ئەم دایکە منداڵەکە کوڕ بووە یان کەس بێت تەنها شوێنی هاتنە دەرەوەی پیسایی و میز شوێنەکە حرمەتم هەیە ئەو دوو کەلیمەیە ئەندامی زاوزێی کوڕ بێیان کەس بێ عینی شوێنەکە هەروەها لەگەڵ ئەو شوێنی کە کۆمی منداڵەکەی و پیسەکەی لێ دەتەرە ئەینا دەستی دەسمتی داوە لە ملاولای داوە لە شوێنی سەر و عەورەتی داوە لە خوار ئەوانەی داوە ئەو هیچی دەستنوێژی پێ ناشکێت هیچی دەستنوێژی پێ ناشکێت تەنها خودی ئەو کونە نەبێ کە عەورەتی مرۆڤی پێدەوترێ یان کۆمی ئەو منداڵی پێدەوترێ ئەوە نەبێ ئەوەی تری بە خۆی نەخاتە وەسوەسەوە خۆی نەخاتە ناڕەحەتیەوە هیچی دەستنوێژ ناشکێنێت تەنانەت ئەگەر ئەوە بە پشتی دەستیش بوو وەرمونە دایکەکە لە کاتی حەفاظە پێ هەڵگرتنەکەدا پشتە دەستی بەر زەکەری منداڵەکە کەوت بەر دواوەی منداڵەکە کەوت بەر عەورەتی کچەکە کەوت مادام پشتە دەستە دەستنوێژ ناشکێنێ ناو پەنجەکانیش دەستنوێژ ناشکێنێ بەس لەپی دەست بەس لەپی دەستی بەریکەوت بێ ئێرەی بەریکەوت دەستنوێژ ناشکێنێ بەس ئەم تەنها حەساسیەتی ئەم بەرە دەستەیە کە دەستنوێژ دەشکێنێ پشتە دەستی بەریکەوت کێشەنێ ئەویش بەعینی ئەو شوێنە ئەوەی تری بەم لاولای ڕان و سمت و ئەوانەی بە ئەو ئافرەتە بەڕێزە خۆی ناڕەحەت نەکە لە کاتی ئەو دایبی و حەفاظە پێ هەڵگرتنەدا دەستنوێژی ناشکێ دەفەمە دەستنوێژ لە براژن ئەرێ وەڵا براشی لینەکانم دەستنوێژ لە براژن دەشکێ جەنابەت برایەکت هەیە وەڵی هەمومان ئەوەی کەوا تەندروستی دەرونی سەلامەتەوە دین و ئیمانی قایمە هەر یەکێک لە ئێمە جەنابیشتان کاکا یوسف و هەموو بینەرانیش من دڵنیام لە دڵ و دەرونی جەنابتان بەڕێزان براژنەکانمان عینی خوشکمان وان بەڵام شەریعەت لەسەر و هەموانەوەیە شەریعەت لەسەر و هەموانەوەیە تکام وایە کاتە شەریعەتی ئیسلام قسەیەکی فەرموو خدا و پێغەمبەر صلی الله علیه وسلم شتێکیان باس کرد قسەی من و تۆ نایخوا براژن حرامەتیەکەی کاتیە کاکە یوسف گیان ئەزانی بۆچی دەستنوێژ لە براژن دەشکێ لەبەر ئەوەی ئەگەر ڕۆژێک چەند کەسمان بینی براکە مر براژن مارەکرایەوەیان نا حەل لەم کوردستانێت چەندەها خەڵک کاکە یوسف تۆش بینیتەوە منیش بینیمەوە خەڵکیش بینیوێتی ژنی براکەی لەبەر منداڵەکان بێ لەبەرەوەی نەڕاتەوە ماڵی باوکی شیرازەی خێزان تێک نەچێ هەر زۆر ئاسایە خۆشیشی بێ دوایەوە خۆ براکەی وەفاتی کرد تازە ئەم لەژێر نیکاحی کەسە نەما براکەی تری بۆی هەیە مارەیکایان نا بەدڵنیایەوە مارەی دەکا خۆ بینیویشمانە چەند مناڵیشی لێی دەبێ کەواتە ئەم حرامێتیە کاتیە تا لەژێر نیکاحی براکەیدایە ئەی نەمان بینی لەم کوردستانەدا یا ڕەبی خوا پەناماندا ئەی برا لەگەڵ براژنە خیانەتی زەوجی ڕووی نەدا ئەی کوشتنی تیا ڕوو نەدا لە 1 ملیۆن کەسە دەرون نەخۆشێکی ئاوا هەبێ ئیسلام ڕێگەی هەموو پاکەکان دەگرێت خۆ نەمان بینی هەر لە ماوانەی پێشودا هەموو دنیاش پێیزانی یا ڕەبی خوای گەورە ئەو خێزانش خوا سەبووری ئەو باوکو دایک و برایانە بدا چکارە ساتێکی دڵتەزیانە جاوە من دۆستیەکانی دادگاشم لایە زۆرجە نامانەوێ باسیکەین لەبەر کودانەوەی برینەکان بڕواتان هەبێ بەڕێزان خەڵک هەیە لەگەڵ چۆ لە ماڵی خاڵۆژنی خاڵی لە ماڵ نەبووە کوڕی گەنج لەگەڵ خاڵۆژن و منداڵەکان بخەوێ وریان بێخنەمە نەترسێن یعنی ئەمە وەکو بۆ کوڕ وەکو کوڕوا بۆ خاڵۆژنی زینای لەگەڵ خاڵۆژنی کردو خاڵیان کوشتووە ئەوە لە دۆسیە دادگاکانی هەرێمی کوردستاندا هەیە خەڵک هەیە مامی خۆی کوشتە دەستی لەگەڵ ئامۆژنی تێکەڵاو کردووە خۆمە یەک کەسە ئیسلام پێمان ناڵێ فێری دەرون پیسی بن دڵ پیسی بن لە 1 ملیۆنە 1 دەرون پیسی ئاوا هەبێ دەبێ هەموو پاکەکان ڕێگەیان لێ بگرێ تەوقەکردن بەڕێزان دەستنوێژ بۆیە لە براژن دەشکێ لەبەر ئەوەی پێت دەشێ ڕۆژێک
تەوقە لەگەڵ براژنت لەگەڵ ئامۆژنت لەگەڵ خاڵۆژنت ئەمانە هەمووی حرامن لەگەڵ ژن خوشکت والله لەم کوردستانە لە دۆسیەی دادگادا دەقەکانم لایە خەڵک هەیە دەستی لەگەڵ ژن خوشکەکەی خۆی تێکەڵاو کردووە کە منداڵی بۆ خێزانی خوشکەکەی ژن خوشکەکەی هاتووە لە ماڵەوە خزمەتی خوشکەکەی کردووە ئەم دوو دەروون نەخۆشە دەستیان تێکەڵاو کردووە خێزانەکەی خۆی بەلاوە ناوە ئیسلام ئەمانەی هەموو حرام کرد لەگەڵ لەبەر یەک دەروون پیس یەک میکرۆب کەرەنتینە جاریوە بۆ نەخۆشیەک دەکرێت خۆڵەکانی کە موساغن بە ئەم میکرۆبە تووشی من و تۆش نەبێ بە ئەم دەروون پیسانە دەرگایان بۆ نەکرێتەوە با پاکەکان دەرگاکان داخن خاتونور ئیشاڵڵا هەردڵ دڕووناک دەبێ دەفەرمووی دوعای چاوەزار هەر کەسێ دوعای چاوەزاری دەوێ پەنا بۆ هیچ شتێ مەبەن بەیانیان گوێ بگرن بەڕێزان هەر کەسێک دوای نوێژی بەیانی سێ جار سوڕەتی قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد سێ جار بخوێنێ فوو بکە بەسەر جەستەت و ماڵ و سایە و ئەولاد و دووکان و هەموو شتێکدا بڵێ یا ڕەبی خوا بمپارێزی لە چاوی پیس و دەرونی نەخۆش و پیس خوا پەنام گر بە تۆ پەنام دەی وەڵڵاهی دڵنیا بە تا دەچیتە ئێوارە هیچ چاوێکی پیس کارت لێ ناکە ئێواران دوای نوێژی مەغریب یان کاتی خەوتن یەکی سێ جار ئەم سوڕەتانە بخوێنە بڵێ یا ڕەبی خوایە پەنات پێدەگرم لە چاوی پیس و دەرون نەخۆش و حەس و دام بمپارێزە خوایە پەنام بۆ تۆ هێنا دوای خوێندنی یەکی سێ جار لەم سوڕەتە یەقینت هەبێت چۆن کەسێک درعێکی ئاسن و پۆڵای پێوەیە فیشەک بەریکەوێ خۆ فیشەکەکە بۆی هاتووە بەڵام ئەم درعە نایڵە بچێتە جەستەیەوە فیشەکەکە دەکەوێتە خوارەوە ئەو چاوی پیس و تیشکە پیسانە ئاوا لە خۆت و ماڵ و منداڵ و سیارە و دوکان و بازرگانی نادا فەرمودەی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کافیە ئەمان دەتبەسە هیچ دوعایەکی تری ناوێت ئەڵێ گردنی هەموو کەس ئازا دەکەم بەڕاستی ئەوە کارێکی نەکار گوناه نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەدا هاتووە فەرمووی هەر یەکێک لە ئێوە ناتوانێت ڕۆژانە سەدەقا خێرێکی گەورە بکە وەکو فڵان کەس کە ماڵی نییە پارەی نییە هیچی نییە بەڵام هەموو شەو دەڵێ یا ڕەبی خوایە گردنی هەموو ئومەتی محەممەد ئازادە صلی الله علیه وسلم ئەوە خوای گەورە بە هەموو ئەو گەردن ئازانە خوا چاکەت بۆ دەنووسێ و دەرونی خۆشت ئیسراحەت دەکات ئەو کەسانی دائیمە بیر لەوە دەکەنەوە فڵان کەس وای گوت فڵان کەس وای گوت قەت دڵی خۆش بە خۆیانەوە نابینن ئەو کاتێک کە یا ڕەبی خوا ئەوەی ستەمیشی دەکردم غیبەتی کردم هەر گردنی ئازابێ خۆت ئیسراحەت دەکەی یەکەم چاکە لەگەڵ خۆتایە و خوش ئەو کارەی زۆر پێخۆشە خاتونور دایکی درود دەفەرمێ کوڕێکم نەخۆشی دەرونی هەیە یا ڕەبی خوای گەورە بە ڕەحمەتی خۆت بە شیفای خۆت ئێوە کەسەی ئەم دڵانە بەڕاستی ئەم سینەیە تەنها بە تۆ ڕۆشن دەبێتەوە یا ڕەبی خوای هەموو ئەوانەی نەخۆشی دەرونی و دڵتەنگی و قەلەقیان لەگەڵایە یا ڕەبی خوا لەم کاتە پیرۆزەدا لێت دەپاڕێنەوە لەگەڵ هەموو مسلماناندا شیفای هەموو نەخۆشەکان بدەیت بە تایبەت ئەوانەی کە دەرونیان ناساغا ئەوانەی کەوا گرفتیان هەیە یا ڕەبی خوای گەورە دڵیان خۆشکەی دووەمیان دەڵێ وەسواسم لە نوێژدا کەم بیان زۆر بێ خوێندەواری نییە بەڕێز دەکەم خوشکە باشەکەم دایکی درود خوای پەروەردگار گرنگەوەی ڕووبکەیتە قیبلەکەی و هەوڵ بدە شارەزاش بە لە نوێژ خوێندنە کە الحەمدوللا نوێژەکانت دیارە ڕەوانن بەڵام زۆر جا تووشی وەسوەسە دەبی دەبێت کەمم کردبیان زۆر بۆ نمونە نوێژی عیشا دەکەی ئێستا نوێژی خەوتنا نوێژی عیشات کردووە خۆی چوار ڕکاتە جەنابەت لە تەحیاتی کۆتاییدا کەوتێ گومانەوە ئەبێ خوا سێم ڕکاتم بێ دانیشتوم یان چوارە من بێ کە تەحیاتەکەت تەواو کردو کەوتویە گومانەوە هەستەوە خوشکە باشەکەم نوێژەکەت مەبڕە دیسان دەست پێ بکەیتەوە هەستەوە یەک ڕکاتی تر بکە ئەمجا دانیشتەوە تەحیات بخوێنە پێش ئەوەی سەلام بدەیتەوە ئێستا یەقینت هەیە کە چوارت کردووە چونکە پێشتر گومانت هەبوو دەبێت سێ بێ یان چوار بێ ئێستا یەقینت هەیە بوو بە چوار ڕکات بەڵام گومانیشت بۆ دروست بووە دەبێت خوای ئەمجا نەمکرد بێ بە پێنج بۆی ئەو گومانە شەیطان لە دڵ تا دروستینەکە دوای تەوابوونی تەحیات پێش سەلامدانەوە دوو جار بچۆ سەر سوزدە بەرە بۆ سەر زەویەکە دوو جار سوزدە بەرە وەکو سوزدەی ناونێژەکەت بەنێتیەوەی کە ئەمە سوزدەی سەهوە هەر ئەوە لە دڵ تاوێتەوە بڵی سوبحان ڕەبی الأعلى ئەتوانی هیچ نەڵێ هەر ئەوە لە دڵ تابێ خوای ئەمە لە جیاتی ئەو گومانەی کە لە دڵما دروست بووە ئێستا من یەقینم هەیە چوار ڕکاتم کردووە سێ نییە بەڵام گومانم هەیە دەبێت پێنجم نەکرد بێ خۆ نابێ نوێژیش پێنج بێ ئەبێ هەر چوار بێ وەکو خوا فەرموویەتی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی دیاری کردوین ئالەم حاڵەتەدا ئەو دوو سوزدەی سەهوە ئەو گومانە هەمووی لادەبە هەر وەختە لە ناو نوێژە گرفتان بۆ دروست بوو کەمت کردووە یان زۆر دڵت قەناعەت پێ بکە کە لانی کەم کەمەکەیانە دوای تەحیاتەکە هەستەوە ڕکاتێکی تر بکە ئەو جاوت تەواو بوو بەڵام گومانت بۆ زۆری بۆ دروست بووە پێش سەلامدانەوە دوای خوێندنی تەحیات دوو سوزدە بەرە بەنێتی سوزدەی سەهو کە هەستایتەوە تەحیات مەخوێنەوە یەکسەر سەلام بەم لاولادا بدەوە و کۆتایی پێ هاتووە دایکی پەروین
دەفەرمێ هەژنۆ منداڵم هەیە یا ڕەبی خوا تەمەنیان درێژکە تەمەنیان پڕ بەرەکەت کە خزمەتکاری ئیسلام بن لەسەر ئیسلام پەروەردە بن ئینشاءڵڵا بە نازی دایک و باوک گەورە و پەروەردە بن. دایکی پەروین لە ئیسلامدا مەنعکردنی منداڵ واتە ڕێگری لە هیچ منداڵبوونی کە لەم حاڵەتەی جەنابەتدا گونەهبار نابی. گونەهبار بوون کاتێکە کەسی ئەک مناڵی هەیە دوو مناڵی هەیە ئێوەڵا برا 4-5 هەبێ خۆشە ئەلحەمدوللا تەندروستیت باشە نەخۆشی ژنان و ئەوانە لەگەڵانیە فەقەراتن نەبێ پیاوەکە الحەمدوللا نان و کولێرەیەک هەیە خۆ بەخوا کە مناڵەکان بوون ئەمجا خوا ڕزقی ئێمە دەدا خوا ڕزقی ئەوانی پێش ئێمە داوە کە زوان نەزانێ بەخێوکەری مناڵەکانێتی وەڵڵا خوا بە بەرەکەتی مناڵەکان و خێزانەکان من ڕزقی ئەمەی پیاوەکان و دایک و باوکەکانیشی داوە. بەڕێزان ئەو کەسێک کە هەژنۆ مناڵی هەبێ ئینشاءڵڵا خوا دەکا بۆی پەروەردە بن ساڵح بن پەروەردەیەکی ئیسلامیان بکە پیان بخوێنێ لە ناو کۆمەڵگادا لە کۆڵانە کەسانی سودبەخش بن ئازاری خەڵک نەدەن لەم حاڵەتەی دایکی پەرویندا منع حرام نییە بەڵام منعی کولی مەکە ئینشاءڵڵا تەمەنتان پڕبەرەکەت بێ هێشتا بەبەرتانەوە ماوە ئەگەر لە خۆت ڕابینی و تەندروستی ئینشاءڵڵا هەر باش دەبێ منداڵەکان گەورە بوون تەواو تۆزە لە خەم ڕەخسین قەت بڕیاری ئەوە مەدە قەت قەت مناڵی ترن نەبێت لەوە چە دوا مناڵن لە هەمویان ساڵح و باشتر بێ لێ بحەسێنەوە بەڵام لەم قۆناغی ئێستادا یان جغێری جەنابەت هەیە دوو مناڵ سێ مناڵ چواری هەیە بەسەر یەکەوە بوون مانیع نییە ماوەی چەند ساڵێک منعی منداڵ بوون بکە ئەمجا لە دوایدا ئینشاءڵڵا داوا بکە خوا ئەولادی ساڵحی تری پێ عەتاکە ئەو مەسافەی منعە دایکی پەروین بۆ تۆش بۆ خوشکانیش دەڵێم هیچ گوناهی تێدا نیە ڕێک خستنەکان باشن مناڵەکان چەند ساڵێک لەبەینیان نابێ ئەوەش کە خوا بەخشی هەموو بەسەرێکەوە بوون ئەوە فرەتەکەش هەم تەندروستی خۆی سەلامەتی پارێزێ هەم بە منداڵەکان و مێردەکەشی و ماڵەکەش ڕابگا ئەوە لەو کاتەدا منعکردنی بوونی منداڵ و ڕێگەکانی تەندروستی لەژێر سای دکتۆری چاودێری دکتۆری پسپۆری ژنان و منداڵ بووندا ئینشاءڵڵا هیچ گوناهێک ناگا و خوا پێی ناخۆش نییە. خوشکە کاڵێت دڵە درنگ بە خەبەر دێم ئەو کەسانی کە درنگ بە خەبەر دێن جاروبار دەبێ هەوڵ بدەین ئێستا وەسایلەکان زۆرن مۆبایل و سەعاتی جەڕەس و ئەنواع شت هەیە هەوڵ بدەین نوێژ لە کاتی خۆیدا بکەین ئەگەر ڕۆژێک خەبەرت درنگ خەبەرت بۆ یان چەند جارێک درنگ خەبەرت بۆوە قەت نوێژ تەخیر مەکەن هەیە نوێژەکەی ناکە وەڵا لەگەڵ نیۆڕۆدا خەزای دەکەمەوە جا چێ زمانی داوە بە ئێمە تا دەگەینە نیۆڕۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێک خەبەری نەبووە دواتر کە خەبەری بۆ سێکی خۆر هەڵاتووە فەلیوسەلیها دەست بەجێ نوێژەکەت بکە لەبیرت چۆتەوە جەنابەت لە ماڵێک بووی وەزانی وەکو جاران چوویتە مزگەوت وەزانی نوێژی عیشات کردووە وەڵا سەیرەکەی بەبیرت دەکەوێتەوە سەعات 8 بانی بەو خوا نوێژی عیشام نەکردووە ماڵێ خەمە شەوی داهاتوو لەگەڵ نوێژی عیشا دەیجەڕنەوە هەر فەلیوسەلیها ئیذا ذەکەرها هەر وەختێ بیرت کەوتەوە دەست بەجێ نوێژەکەت بکە ئەو کەسێک کە بۆ نوێژی بەیانی خەبەری نەبووەوە هەر خەبەرت بۆەوە چوو بۆ دەستشۆر 100 دەست نوێژەکەت بگرە و بڕۆسە بەرماڵەکە هەر وەختێک بوو نوێژەکەت بکە مەیخە کاتێکی تر چونکە هیچ زمانێک نییە بۆی دقەی دوای ئەوە ئێمە لە ژیان داینیاننا دەست بەجێ فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکسەر بیکە ماچی شوبرا ئەوەی کاکە حاجیان لە عمرە هاتوێتەوە حتا بڵێ کارێکی خراپە بەوەی کەوا براژنەکان پێی دەڵێن ماما بەخوا نابێتە ماما پێشتریش ئاماژەم پێکرد لە کاکە یوسفیش هەمان پرسیاری تەقریبەن بۆ شێوەیە کردبوو بە ئەو دەستنوێژی لێ دەشواتەوە عنی عەمدەن بەریەک نەکەوتون بەڵام ئەمە ماچی بکە وەڵڵاهی حرامە کاڵێخان دەبێ پێیان بڵێ عەرزم کردن شەریعەت لەسەر و هەمومانەوەیە ئیسلامیش کاتێک کە دڵ شتێک حرامە بۆ ئەوەی ئەو گورگانی کە باسم کردن خەڵک براژنی خۆی دەستی لەگەڵ تێکەڵاوگا برای خۆی بکوژێ ئەبێ ئەم دەرگایە لەسەر هەموو پاکەکان داخرێ بۆی ئەم گورگ و ناخپیسانە زەفەر بە کۆمەڵگانە هێنن ئەو کەسە بە تایبەتی خوا نەخواستەگە چوو بێتە حەج و عومرە ئای قوڕ بە سەرمان ئەبێ لێ خۆت پاکرد بێتەوە تازە بێتەوە لە ڕێگات و خۆت تووشی گوناهباریکەیەوە یعنی هەر هیچ نەکردووە ماچی براژن بە هەموو شێوەیەک بەخوا پێت بڵێ بابە ئەمە براگەوریانە لە شوێنی باوشیانە براکانی بەخێو کردوون براگەورەکە عمری 70 ساڵ بێ برا بچووکەکە عمری 20 ساڵ بێ ئەم لە شوێنی باوکیان بەخێوی کردبن نابێت کە ئەم برا بچووکە ژنی هێنا ئەم براگەورەکە تەمەنی 70 ساڵی شەماچیکە نەخێ دەستی بۆ بەسنگەوە دەگرێت احترامی لێ دەگرێت بە چای باوکایەتی و براگەورەی سەیری دەکە بەڵام ماچکردن و تەوقەکردن لەگەڵ براژنت لەگەڵ ژن خوشکت لەگەڵ خاڵۆژنت لەگەڵ ئامۆژنت ئیلا مەگە پیرێژنێک بێ لە هەموو شتێک شۆرا بێتەوە ئێتەوە وەکو دایکمان وایە مەجاری وایە پیرێژن دەستمە ماچ کردووە ینی عمری 90 ساڵە دێسەری منی مامۆستا ماچ دەکەی من جارێ دەستم ماچ کردووە ینی لە تەمەنی نەنکیشم تێپەڕی کردووە ئەمە ئەوە جیاوازە بەڵام ئەوەی تری بە هەموو شێوەیەک پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەموو عمریا بەردەستی ئافرەتێکی نامەحرەم نەکەوتووە کە ئەمانەشی هەموو بە نامەحرەم داناون بە ئاگامان لە خۆمان بێ
خات و دیمەن وەکو دوا پەیوەندی دەفەرمە برۆکردن بەڕێزەکەم تۆ دەڵێ ئەگە من برۆکانم چاک نەکەم لە برۆی مێردەکەم زیاتر دەبن. برۆکردن لابردنی برۆ بە هەموو شێوەیەک نەفرەتی خوای لەسەرە. بەداخەوە خوشکانێک مانکەوتونە ئەو داوی شەیتانەوە برۆکەی لا دەبا اینجا نازان بە قەڵەمە بەخوا بە چیە دایدەنێنەوە یعنی برۆکەی خۆی نەهێشتووە هاتووە بە چوارچێوەیەکی گۆشەی و هەندەسی دایناوەتەوە وەڵڵی ئەوە بەر حەدیسەکە دەکەوێت گوناهێکی گەورەیە ئەوە دەستکاریکردنی خەڵقەتی خوایە پەنا بەخوا هەر برۆی پێوە نێشتوە هەی یەک تاڵی هێشتۆتەوە نازان یارەمە برۆی پێوە ماوەیانە ئەوە دەستکاریکردنی ئەو هەیەتەیە کە ئەڵڵا دروستی کردووە. نەعوذ بالله کەسێک خوا پەناماندا کە برۆی نامێنێ ئەمجا قەدری ئەموانەی برۆ دەزانێت بۆ ژن و بۆ پیاو ئەوە هەدیەی خوایە. بەڵام وەکو خاتو دیمەن فەرموویان خوشکانێک پرسیار دەکەن بەڕێزان لە هەموو کتێبە شەریعەکانی شاباس کراوە برۆکردن کەسێک بۆ ئەوەی نەبێ سەرنجی کوڕان ڕاشێشێ بەلای خۆیدا چونکە منێتە لە دڵ تابێ ئەو هەر بۆ خۆی کارەکە دەبێتە حرام نێتی ناودڵت حرامی دەکا بەڵام بە مەقەست کورتی دەکەیتەوە بە داوێک بە شتێک یعنی ڕێکی دەخەیتەوە مەبەستەوە ئێستا وای ناوبرۆکانی بۆ ئافرەت جوان نیە پەیوەست بن ناوبرۆکان لا دەبا یان ئەوەی تری زیادەکانی دەقرتێنێ بە قەز بێ شتێکی باشترە ڕێکیان دەخا ینی هەیئەتێکی وایە کە سەیری دەکەن مێردەکەی سەیری دەکا یان خوشکێک سەیری کە بەلایەوە شتێکی نامۆ نەبێ بە ئافرەت ئەوەندە نامۆ نەبێ هەموو ئەو برۆیەت چییە؟ خوا هەرچەند بەڕێزە من دەڵم ئەگەر قەناعەت بەخۆی بکە کەس دەستکاری برۆی نەکە زۆر باشترە. هەل لە مناڵی هەمێڵن کچەکانتان لە ئێستاوە فێری برۆکردن من بەخوا برۆ خوا جوانی دروست کردووە دەستکاری مەکە مەگەر دەگمەن بێ لە سنووری خۆی نەچۆتە دەرەوە ئافرەت بە برۆ جوانە ئەوە کاری شەیطانە بۆ دەڕازێنێتەوە. بەڵام وەکو خوددادە دیمەن وتی یان ئافرەتانێک دەپرسن لە سنووری خۆی چوە دەرەوە برۆکان تێکەڵاو بوون زۆر گەورە و بوو مێردەکەی پێی قەڵز بوو یان ئافرەتانێک بە چاوێکی نامۆ سەیریان دەکرد نەک پیاوان وار حرامە ئافرەتانیش بە چاوێکی نامۆ سەیریان دەکرد بە مەقەست بێ یان بە شێوازێکی تر بێ ڕێکخستنەوەی ئەینا لابردنی برۆ و دانانەوەی بە تاتۆ ئەوانە بە هەموو شێوەیەک حرامە. ئەو لەفزەی کە هاتووە نەفرەتیان لێبێ بۆ ئەوانەیە کە برۆکە لا دەبن و تاتۆی دەکەن یان بە شتێک بە قەڵەمێک دایدەنێنەوە ئەوە دەستکاریکردنی خەڵقەتی خوای و حرامە. بەڵام ڕێک خستنەوەی بۆیە برۆ لابردن حرامە برۆ چاککردن نەک بەتاڵ هێشتنەوە بڕێک خستنەوەی برۆ با لێمان تێکەڵاو نەبێ زانایان و علەمانی پایەبەرز من لە ئەڤینی ئیمانیشدا کاتی خۆی بابەتێکم و لە کتێبی جوانتریشدا زۆرم لەسەر نووسیوە ڕێی هەموو زاناکان و مفەسیرەکانی شمێنەوە کە برۆ چاککردن و ڕێکخستن جیاوازە لەگەڵ برۆ لابردن و تاتۆکردن و قەڵەمکردن ئەوان با لێک جاکەینەوە و ئەو کەسش لە ئێستاوە ڕەحمەتی خواتان لێبێ کچەکان کە تازە عازەب دەبن و پێدەگەن ئامۆژگاریان بکەن با دەستکاری برۆیان نەکەن خوای گەورە خۆی وا جوانی دروست کردوین ئەوە جوانەکە خوا دروستی کردووە. بەڵام ئەگەر شتێک لە سنوور چوە دەرەوە هەر وەکو جوانکاریەک کەوا کەسێک لە سنوورش ئەو ئەندامی جستەی چۆتە دەرەوە و جێگا سەرنجی خەڵکە و پێی ناڕەحەتە یان پیاوەکەی پێی ناڕەحەت دەبێ و نێتی ناو دڵی خۆشی خاوێنە بەخوا ئەمە لەبەر ڕەزامەندی مێردەکەی و حرمەتی خۆی نەبێت لەبەر چاوی خوشکانیدا هیچ نیەتێکی خراپ لە دڵیدا نیە دەرگای شەریعەت فراوانە. خدا زۆر بەبەزەیترە لەوەی کەوا لەسەر دەستکاریکردنی دوو تاڵی مرۆ نەفرەت لە ئافرەتێک بکە نەفرەت لە کچێک بکە ئەمە لە دینی ئیسلامدا جێگەی نابێتەوە لەگەڵ ڕەحمانیەتی پەروەردگاران ناگونجێ. خۆی گەورە زیاتر لە دینەکەی خۆی شارەزا و پابەندمان کە سوپاسی پەیوەندەکانتان دەکەین سوپاسی پرسیارە جوانەکانتان کە بۆمان هاتووە ئینشاءالله لە ئەڵقەکانی داهاتوودا لەسەریان بەردەوام دەبین. خوا پاداشتی هەموو لایەکمان بداتەوە. سوپاسی ئەو برا بەڕێزانش دەکەم کە لەم بەرنامەدا ئێستا هاوکارن لەگەڵماندا لە کۆنتڕۆڵ و کامیرا و ڕووناکیدا بوونە هۆکار بۆ پەخشکردنی ئەم بەرنامە جوانە لەگەڵ خاوەنی کەناڵە کاتی پێبەخشین. خوا پاداشتی هەموو لایەکمان بداتەوە. یا ڕەبی خوای ئەو وشانەی کە وتمان خالیسەن لەبەر خاتری تۆ بێ جێگا بگرێ لە دڵی موسڵماناندا و لە تەرازووی قیامەتماندا خۆیان تۆمار کرابێ لە لای کامیرەی تۆ تۆمار کرابێ وەکو ئەم کامیرەیە ئێستا تۆماری کرد. إن شاء الله ئێوەش دوعای خێرمان بۆ بکەن دوعای خێر بکەین بۆ هەموو ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم شیفای نەخۆشەکانمان بێ گرفتارەکانمان ڕزگار بن وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.